یەک ساڵ بەر لە ئێستا لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستان وتیان بە دۆداچوون بۆ ئەو کۆمپانیا بێمۆڵەتانە دەکەن کە لە هەرێمی کوردستاندا هەن بە تایبەتە و کۆمپانیایانەی کە بازرگانی بەجگەرە و مادە کحولیەکانەوە دەکەن. بەڵام بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پێیوتم هێشتا دۆخەکە وەک خۆیەتی، ئەوەش لە کاتێکدایە ساڵانە لە هەرێمی کوردستاندا خواست لەسەر تووتن بە شێوازە جیاوازەکانی لەگەڵ خواردنەوە کحولیەکان زیاتر و زیاتر دەبێت. سڵاوتان لێبێم کاتتان باش. لە هەرێمی کوردستاندا دەوترێت چەندین کۆمپانیای وەهمی هەنکاوە مامەڵە بەجگەرە و خواردنەوە کحولیەکانەوە دەکەن یاخود لە هەرێمی کوردستاندا بەنادیاری دروستی دەکەن یاخود کۆپی هەندێک لە بڕاندە جیهانیەکان دەکەن بۆ خواردنەوە کحولیەکان لەگەڵ هەندێک جۆری جگەرەی تایبەت کەوا کۆپی دەکرێت، ساختە دەکرێت، مامەڵی پێوە دەکرێت. لەم پرۆگرامی بنکۆڵدا چەند نمونەیەک دەبینن کەوا لیژنە هاوبەشەکان، لیژنە تایبەتمەندەکان چوونەتە شوێنەکان و دەستیان گرتووە بەسەر چەندین خواردنەوەی قەدەغەکراو یاخود کۆپی کراودا. لە هەمان کات بۆ جگەرەژە و قسەیە ڕاستە. هەر لە بنکۆڵدا هەندێک نمونە دەبینە تاقیگە بۆی بزانرێت تا چەنە بە پێی مواسەفاتی عێراقی دروست دەکرێن و تەواوی ڕێنماییەکانیان تێدا جێبەجێ کراوە. لەسەر ئەم بابەتە بنکۆڵکاریی ورد لێرە و لە دەرەوەی کوردستان ئەنجام درراوە. لەگەڵمان بن. لە یەکێک لە کۆگاکانی فرۆشی زۆرێک لە مادە ئۆریجیناڵ و بڕاندەکانم کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێن لە ناویشیاندا جگەرە و خواردنەوە کحولیەکان. لە پێشتر لەم شوێنە ئەگەر کەسێک هەڵگری پاسپۆرتی بیانی نەبووایە ئەوە بە هیچ جۆرێک نەیدەتوانی بازاڕی خۆی بکات و شمەک بکڕێ. لێرە چەندین جۆر خواردنەوەی لێیە کە نرخەکانیان جۆرە جۆرن، هەندێکیان دەگاتە 300 دۆلاری ئەمریکی. بەڵام گرفتی گەورەیانەوەیە کە هەندێک لە مارکەکانیان کە ئەمان وەکیلی سەرەکین لە ناو بازاڕ و شوێنەکانی دیکە بە کۆپیکراوی و بە نرخی جۆرا جۆر دەدرێت بە بەکارهێنەران. شتی لێرە کە بەردەستە هەمووی ئۆریژینال و هەمووی بە کواڵیتی 100% لە کۆمپانی سەرچاوی دایکەکە دروست دەکرێتن. حتمما لە ناو بازار بەدی دەکرێتن کە شتی فەیک هەیە و زۆریش هەیە بەڕاستی. ئەوەش کاریگەری هەیە لەسەر شتیمە و لەسەر کاڵە ئێمە بەڕاستی. بەڵام کاریگەریەکە لە چیایە؟ بەڵێ کاریگەریەکە لەوانەیە بخۆی ئەگەر زەبوونەک بێتن لێرە تەماشای بوتڵە چی بکاتن، مەسەلەن لەوانەیە ئەو بوتڵەکە سعری گرانترە بەڵام لە جێیەکی دیکە دیتیبی لەوانەیە ئەو بوتڵە فەیک بیتن بە سعرەکی هەرزانتر. زەبوون وا دەزانیتن کە هەردووکیان یەک شتە، بەڵام ئەمە وا دەزان خەڵکەکە استیقلال دەکەین کە بە سعرەکی گرانتری دەدەینی. بەڵام واتەیەکە بەڵێ وا تێگاتن بەداخەوە. شتێک پیشانی جەنا بدەیم ئالێرە ئەمە بۆ نەخۆی ئێستا ئەگەر ئەمە سیرکەین ئەم جۆرە فۆتگایە دەستمان بەسەرا گرتووە لەم شوێنەیە کە بەحساب ئەمە لە فەڕەنسا دروستەکرێ. فۆتگایەکە و نرخی زۆر گران لە بازارە، بەڵام دوای بەداچوون بۆمان دەرکەوتەوە فۆتگایانە کە لە فەڕەنسا دروست ناکرێت بەڵکو لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر دروستەکرێت کە لەسەر لێبڵەکەشی ئاماژەی پێ نەکراوە کە لە پارێزگای هەولێر دروستەکرێت. ئەمە هەردووکی یەک جۆرە، ئەمان هیچ شوێنێکی لەسەر نەنووسراوە کە لێ دروستکراوە، ئەمان لەسەر نووسراوە لە عێراق دروستکراوە. بەی مواصفاتی عێراقی هەموو بەرهەمێک کە بەرهەمێن لێ پێویستە ناونیشان و هەموو ئەدرەسی لەسەر بێت کە لەو شوێنەی کە لێ دروستکراواتە بۆ بنووسێ عێراق پارێزگاکە و تەنان گەڕک و ژمارە تەلەفۆن و ژمارەی مۆڵەت خۆمی لەسەر لێبڵەکەی بنووسێ. ئەمە لای ئێوە هەیە ئەم جۆرە شوشەیە؟ بەڵێ بەخۆت ئۆریجیناڵەکە هەیە جەنابەت لەوانەیە و پرسیاریش دەکەی. بەڵام ئەمە ئەو شتانێک کە با بڵێن لە ناو بازار کە سومعەتە چی خراپیان هەیە یاخود با بڵێن لە ناو بازار ئەو سومعەتیان هەیە کە شتی زۆر کۆپیان تێدایە. ئەمە خۆمان بە دوور دەخینەوە لەو جۆرە شتانە بەڕاستی. ئەلەم جۆرە بەڵام ئەگەرمان هەیە نەخێر لەو جۆرەمان نییە، نەخێر لەو جۆرە فۆتگامان نییە، بەڵام لەوانەیە کۆپیەکەی تەقلید بڵێ ئۆریجیناڵەکەی، بەڵام لەوانەیە شتە دیکە کۆپی کرابی تەنیا تۆ ئۆریجیناڵەکەش ناهێنن لەبەرەوەی سومعی خراب کراوە. تەنها ئەمن تەنانەت دەڵێم سەبارەت بەو نەوع فۆتگایە ئەمە نیتمان، بەڵام شتی دیکە هەیە بەڕاستی کە کۆپی بەناوی کرابیتن، بەڵام ئەمە هەیتمان دەتانی سەیریکەی ئۆریجیناڵەکە لێرە بەدەست دەکەویتم بەڕاستی. بۆ نمونە ئەتوانی جەنابەت لە شوێنی خۆت یەک لە حسە بژوڵی پیشانمان بێکێت ئۆریجیناڵەکەی. ئەو جۆرە فۆتگایە
بەڕاستی لەوانەیە بەریکرابیتن لە بازار بە سعرەکی هەرزانتر و بە فەیکەی ئەو نەوع ڤۆلتگا بەڕاستی و لەوانەشە زۆر زەبوو بتوانیتن باستەم بزانیتن کە ئەوە فەیکە بەڵام لەوانەیە یەکسەر مشتری کە ببینیتن سعرەکەی هەرزانە یەکسەر دەچیتن دەکرێتن بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەوە ئایا فەیکە یاخود ئۆریژینالە بەڕاستی. دەچینە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر. ئێرە کارگۆی فڕۆکەخانەیە. ڕۆژانە چەندین باری جۆرا و زۆری شمەکی هاتوو ڕۆیشت و لێرەوە پشکنینی بۆ دەکرێت. لە ناویاندا هاوردەکردنی جگەرە و بە بڕێکی کەمیش خواردنەوە کوحۆلیەکان. هەڵبەتە لێرە بارێک هەیە کە بالێتی جگەرەیە کە بە شێوازێکی ساختە هەوڵ درراوە ببرێتە دەرەوەی هەرێمی کوردستان. Thank you very much. ئەمێ هاوکاری بکەن بۆەوەی کە پیشانتان بین ئەوەی کە لە ناو ئەم کیسانەیە چییە لە ناو ئەم فەردانەیە چییە؟ دیارە ئەمە کارتۆنێکە. ئۆکەی پێکەوە دەریەکەین بۆی بزانین چی لە خۆگرتووە. Thank you. ئەمە بووکەڵەیە مناڵانەوەوانە بە هەمان جۆر ئەمێش لە بنەڕەتە هەر بووکەڵەیە بەزەوەی کە لە ناوەڕۆکیە خۆی حەشارداوە بریتیە لە چەند پارچەیەک لە جگەرەی جۆرا و جۆر کە ویستراوە بەم جۆرە ببرێتە دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێرەوە بەڵام تیمەکانی ئاسایش لە ڕێگەی ئامێرەکانیانەوە بێگومان کۆنتترۆلی وەزەکان کە دنیان هێشتۆ بڕوە. هەندێکیان بەم جۆرە لە ناو بووکەڵی منداڵانن هەندێکی دیکە لە ناو بالیفدا شاراونەتەوە بێگوان ئەمەش لە ناو کارتۆریشی دیکەیە کە بریتین لە پاکەتی جگەرە و پارچەی جگەرە بەم جۆرە هەوڵدراوە ڕووپۆش بکرێ ئەم سیمانە بەکاربێنرێ بۆ ئەوەی کەشف نەبێ بەو جۆرە دەیبینن کە پاکەتی جگەرەیە. Thank you very much. بە هەمان جۆر لە ناو ئەم کیسانە هەن ئەمەی تریشیان بە حساب وادایان ناوەکەوە بالیف دەبرێتە دەرەوە بەڵام ناوەڕۆکەکەی بەم جۆرە پاکەتی ساختەکراو کە ئەمانە لە هەندێک وڵاتی ئەوروپی بە تایبەتی لە بەریتانیا هاواری بۆ کرێت کەەوە بە کوردیش زۆر جارەوترێت هەندێک لەو کوردانی مامەڵی پێوەکەن بە کوردی هاوار بۆ جگەراکەن چونکە لەوێ زۆر گرانە و نرخێکی زۆری لەسەر و بازی زۆری چێتە سەر ئەگەر بە قاچاق بڕۆ بێگومان بۆ جۆرە نرخەکە گران نابێ. لێرە بەڕێگایەکی زانستی بە پشتبەستن بە تاقیگەکانی زانکۆی سەلاحەدین هەندێک جۆر پشکنین دەکرێت. پێش ئەوەی کە لێژنەکانی ئەمە دەست بەکاری پشکنین بکەن باری جگەرەکە دێتە ئێرە ئێمە سامپڵێک نمونەیەک لە جگەرەکان وەرەگرین و بە نووسراوێک ئەینێرین بۆ زانکۆی سەلاحەدین کۆلێژی زانست بەشی کیمیا و ئەوانیش بە نووسراوێک جوابی ئەمە دەنەوە لەوەی کە ئەو بارە شیاوە بۆ بەکارهێنان یاخود شیاو نییە. واتە لێرە پشکنین ناکرێت. لێرە پشکنینی بۆ ناکرێت پشتبەستن بە بەشی کیمیایی زانکۆی سەلاحەدین. بەڵێ نمونەیە چێتایی و لێ جواب دێتەوە ئێمە کاری لەسەرەکەین. زۆر باشە تا ئەو کاتی وەڵام نەدرێتەوە هیچ بارێک ناڕۆتە دەرەوە هەتا وەڵام نەدرێتەوە هیچ بارێک لێرە ناچێت. هیچ دەخولاتێک نییە کەسێک بێتی پڕێنێن ئەگەر هەیش بێت ئێمە نایڵێن چون ئەوە بەرپرسیارەتی لەسەر ئێمە و بەکاردێتەوە لە دەرەوە بۆ هاوڵاتیان. زۆر باشە سەبارەت بە جگەرە چی؟ جگەرە هەر بارێکی جگەرەکە دێتە ئێرە ئەو بارەکە کارمەندان ئێمەچنە سەر بارەکە چەند جۆر جگەرەی تێدا بێت لە ناوعەتەکان سامپڵێک نمونە لە هەموو جۆرەکان وەرەگیرێت و لێرە بە نووسراوەکەی نێری نەزانکۆ ئەوانش بە نووسراوێکی فەرمی جوابی ئەمەدەنەوە و هاوپێکی ئەو نووسراوە لەگەڵ پشکنینەکە دانین بە هەمان زۆر لە بەشی کیمیا جگەرەیە پشکندرێت. بەڵێ کحول و جگەرە بەڵێ هەردووشی لەوێ. ئەلبەتە کحول لێرە بە دەرەجەیەکی زۆر کەم دێتە ئێرەوە مەگەر شتێکی شخصی بێدەگینا زیاتر لێرە جگەرە دێت. ئەنی بازرگانی بە خواردنەوە کحولیەکان لێرە لە ڕێگەی فڕۆکەخانەوە زۆر کەمە زۆر کەمە بەڵێ ڕێژەی لە سەتا چەنە؟ وەکو ئەتوانین لە ئامار زیاتر ئەو ڕێژەیە بپرسین بەڵام کەمە لێرە زۆر کەمە گەشتێکی شخصی بێت لە ناوباری بەرید بێت بەو شێوەیە بێت. زۆر باشە بنەوەی کە بینیم و پێشتیش قسەمان لەسەر کرد لێرە هەوڵ درراوە بە قاچاق جگەرە بڕاتە دەرەوە یاخود هەنە جەر مەحاڵیەوە کرێ بە قاچاق بهێنرێت واتە ڕێگە پێدانی نەبوو یان بە ناوی شتێکی دیکەوە یان لە ناو ئۆلبەیەک و یاری مناڵەوانە دایپۆشن ئەمانە چۆنە؟ خۆی هەموو کارێکی بازرگانیکردن
ئەوانە هەوڵەدەن کە زۆرترین پارە بۆ خۆیان بەدەستبێنن بەڵام بە شێوازێک کە لە کارمەندانی گومرگ و ئاسایشی بشارنەوە تیمەکانی ئەمەش سوپاس بەخوا لێرە بە باشترین شێوەی شەکانی خۆیانەکەن و ئەو کوشتانەی کە دێت چ لە ڕۆیشتن و چ لە هاتن دەستی بەسەر ئاگیرێت ئەم شوێنی کە لی وەستاوین ئێستا قساکەین ئەو بابەتەنی کە لێرن ئەوەیە کە هێشتا ئیجازە و مۆڵە توشتیان تەواو نەبووە یاخود دەست بەسەرای گیراوە نەبێت تەلەف بکرێن خۆی زۆرێک لەو بارانەی کە لێرە هەن ئەوانن کەوا ڕەزامەندیان نەبووە نەیانتوانیەوە ڕەزامەندی بێنن ئێمە لێرە ڕایەگرین هەتا ئەو کاتی ڕەزامەندی دێت و ئەگەریش ماوەیەکی زۆر زیاتری بەسەر ڕۆیشت و ماوادەکە ڕەزامەندی نەهات لە ناو فڕۆکەخانە لێژنەیەکی لە ناوبردن هەیە بە هەماهەنگی هەموو بەشەکان ئەو لێژنەیە کاری خۆیەکە لەگەڵ و بابەتان هاوکات لە ماوەی ڕابردووشدا لە شاری سلێمانی لەلایەن تیمە هاوبەشە حکوومیەکانەوە دوای وەرگرتنی زانیاری ورد دوو کارگەی دروستکردنی خواردنەوە کحولیەکان لە ناوچەی پیشەسازی و ڕاپەڕین داخران دوایەوەی جۆرە ڤۆدگایەکیان ساختە دەکرد کە نرخەکەی $6 بوو بە هەمان جۆردەیان فرۆشت بە هەمان نرخ کە لە بنەڕەتدا لەسەر خۆیان $5 تێچووی نەبوو ئەویش پاشهێنانی شوشەکەی بە ڕووپۆشکراوی لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە لە دواتر ڕووپۆشەکە بە چەخۆ لێ دەکرایەوە و لێبڵێکی نوێ دەردەکەوت ئەمە خۆشێکە فەڕەنسیەکەیە بەڵام هەمان ڤۆدگا بە شوشەی بەتاڵ لە ناو کارگەکە هەیە کە لە کارگەکە تێگرێتەوە بەڵام لە کاتی داخڵبوونی بۆ هەرێمی کوردستان لێبڵێکی تێپێچراوە بۆی کە ناوی شوشەکە دیار نەبێت بۆی کە ڕێگەی پێدرێتە هەرێمی کوردستانەوە بەڵام لە کارەکە لە پارێزگای سلێمانی کاری ئەوە کراوە مەشروبی تێکراوە و بە هەمان نرخی ڤۆدگاکە فرۆشاوە کە نرخێکی زۆر گرانە. ئێستا ئەگەر ئەمە سیرکەین ئەم جۆرە ڤۆدگایە دەستمان بەسەر ئاگرتووە لەم شوێنەیە کە بەحساب ئەمە لە فەڕەنسا دروستەکرێ ڤۆدگایەکە و نرخی زۆر گران لە بازاڕە بەڵام دوای بەداچوون بۆمان دەرکەوتەوە ڤۆدگایانە کە لە فەڕەنسا دروست ناکرێت. خواردنەوە کحولیەکان بە شێوازی گشتی کاریگەری خراپیانەیە لەسەر تەندروستیمان لەبەرەوەی کە ئەو کەسانی کە بە ڕێژەیەکی بەردەوام ئەیخۆن واتە ڕۆژانە سەرمەسن بە خواردنەوە کحولیەکان بە دڵنیایی و کاریگەریان بێت لەسەر تەندروستیان بە پێی توێژینەوەکان سەلمێنراوە کە ئەو کەسانی کە بە بەردەوام خواردنەوە کحولیەکان ئەخۆن ڕێژەی توشبوون و نەخۆشیەکانی مێشک جەڵدەی دڵ لە ساڵدا بۆ لە ساڵ 15 زیاترە بێت لەسەریانواتە کاریگەری لەسەر ئەو کەسانە زیاترێ بە تایبەتی بۆ کەسانی کە بەتەمەنن لە ماوە ڕابردووە خۆتان ئاگادارن ئێمە لە ڕێگەی تیمەکانەوە کە لە هەرێمی کوردستان چاودێری و خواردنەوە کحولیانەمانە کرد بەداخەوەی کە بینرا لە هەرێمی کوردستان خواردنەوە کحولیەکان بە شێوازێکی ناتەندروست دەر لە ڕێنمایەکان بەرهەم دێن لە خۆی خواردنەوە کحولیەکان ئەگەر تەندروست بێت بە شێوازێکی ڕسمی داخلی هەرێمی کوردستان بێت زیانی بۆ سەر تەندروستیمانێت چیە جا ئەگەر بە شێوازێکی نایاسایی لە مادەی فێک و تەزویر و تەقلید بکرێتەوە لە بازارەکانە بەسەر هاوڵەتیان بفرۆشەکە بە دڵنیایی و کاریگەری بێت لەسەر تەندروستیمان. یەک شتی تریشەیە لە خواردنەوە کحولیەکان بە تایبەتی ویسکی کە بەپێی ستاندارد پێویستە ویسکی ماوەی 3 ساڵ بمێنێتەوە ئەو کاتە بخرێتە بازارەوە کە ساڵانە 2.5 لە ڕێژەکەی کەمەکات تەبەخورەکە بۆی کە کوالیتەکەی باش بێت بەڵام بەداخەوە لە بازارەکانی هەرێمی کوردستان چ ئەوانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان و چ لە ناو هەرێمی کوردستان کە بەرهەم دێنرێت ڕاستخۆ کرێتە بازارەکانەوە کە ئەمەش بە دڵنیاییەوە لە ڕووی زانستی و لە ڕووی تەندروستی و کاریگەری خراپی بێت لەسەر تەندروستی و کەسانی کە بەکارێنن. هاتوونەتە تاقیگەی چیمیا لە بەڕێوەبەرەتی خۆپەڕاستی تەندروستی سلێمانی چەند جۆرە خواردنەوەیەک دانراون بۆ پشکنین بۆ ئەوەی ڕێژەی ئیثانۆڵ بزانرێ پشکنینی فیزیایی و کیمیایی بۆ دەکرێت فۆکەس لەسەر ئیثانۆڵە کە ڕێژەی کحۆل دیاری دەکات بە تەنیا خواردنەوەی بیرە پشکنینی باکترۆلۆژیشی بۆ دەکرێت بە پێی پشکنین دەرکەوت ڕێژەی سەر لێبڵەکان هەمان ڕێژە ستاندارد و پەسەندکراوەکەیە. ئەوانەی کە کحولەکانن مەسەڵەن خواردنەوە کحولیەکانن وەکو ویسکی ڤۆدگا ڕام عاراق ئەمانە لەبەروی کحولیان بەرزە تەنها فەحسی شیمیایی و فیزیاییان بۆ ئەکرێت تێبڕین و کیمیایی بە تایبەتی تەرکیزە خینە سەر ئەو ئیثانۆڵی کە تایەتی کە پڕی کحولەکە دیاریەکات وە زائیدەن بیرەمان هەیە بیرە لەبەروی کحولی کەمترە لە ساڵ 5 و ئەوان لەیە ئەچێتە بەکتۆلۆژیش و فەحسی بەکتۆلۆژیشی بۆ ئەکرێت. زۆر باشە ئێستا ئەوەی کە پشکنین بۆ کرد هیچ نەتیجەیەکت دەستکەوت ئەمە فەحسی ئیثانۆڵمان بۆ کردووە. ئیثانۆڵ بەڵێ میثانۆڵیشەیە میثانۆڵیشمان هەیە. ئیثانۆڵ ئەبێت ئەو کحولەیە کە خەڵک پێویستێتی بۆ خواردنەوەکەی کە بڕی مەشروبەکە ئەخۆنەوە ئیثانۆڵی تیاوێت. باشە چی پێوتین بڕی ئیثانۆڵ؟ ئیثانۆڵەکە لەگەڵ لێبڕەکە هاوتا بوو
هاوتا بوو بەڵێ. ئەنێ لێبڵی کە لەسەری نووسرا بوو بەڵێ. کە تۆ پشکنێنت بۆ کرد بەڵێ. ڕاست و دروست دەرچوو بەڵێ، بۆ ڕاست. چەند بوو لێرە ئەو لە ساچی لە بە حکمی ئیرە ڕوشتەکان ئەمە 39.6 خوێندێتەوە ینی نزیکە لەوە نزیکە بەڵێ ینی پەسەندە بەس بەڵێ لە ماوەی ڕابردوودا تیمەکان ڕێگریان کردووە لە کارکردنی کارگەیەکی گەورەی خواردنەوە کحولیەکان لەبەر نەبوونی مادە سەرەتاییەکان بەڵام من شتێکم بیست بەبێ ناوی شوێنەکە بێنین وە کەسەکە ناوی نایێنین بەڵێ. لە ماوەی ڕابردوو ئیجراءاتی باشتان کردووە چەند شوێنێک چوون تەنانەت بەداخستن بەڵێ ڕێتان لێ گرتووە کە ئیش بکە من تەلەفۆن بۆ کەسێکیان کردی هەژ مانگە ڕێگەم نایەنیشکەن لە یافای گومرگی نەیگرتوومەتەوە بەڵێ. بۆچی ڕێگەیان نایە ئەوە بۆ ناوی ئەمە دروستەکەات بەس ناوی ناهێنین بەڵێ. بۆچی شوێنەکەیتان وەستاندووە ئەیسا ئەو وادی ئەوەلینێ کە بتوانێت کحولەکەی پێدروست یاڵێ نایڵ موادی ئەوەلی بێ موادی ئەوەلەکەوان لای ئێمە نیە بەس کابراکە موادی ئەوەلی نەبێ بەچی ئیشکات هەندێک جۆر لە خواردنەوە کحولیەکان ئەوترێت حەبیتیەکەن بەڵێ. ئەمە چۆنە ئێستا ئێمە ئەم جازەمان کڕی چواگە حەبی تێبگرێت یا مەسەرەن حەبێکی بێهۆشکاری تێبگرێت بەڵێ ئێمە جازەمان کڕی ئەم جازای ئەو مەشروبانێکی جازێکی پێشکەوتووە جازێکی پێشکەوتووە لە بەغاژ هەیە مختبەراتی بەغاژ هەیە معلومات مێ لە برایم خەلیج هەبێت ئەمە تایبەتە بە کحول هەر لەسەر نووساوە پیاوانەی کحول حولی مەشروبات ئەمە بیسکێکە ئەمە جازە بیسکە توانی شتی تیرێ بەسی وەکو ئۆفشن ئیشی تری پێ بکەین چە جازەکە زۆر پێشکەوتووە بەڵێ هێنامان ئەم جازەمان هێنا ئەوانەی کە ئێمە دێتە بەردەستی ئێمە و تیمەکانمان هێنن هەمووی ئیتانۆڵی تەیە هەمووی ئیتانۆڵ بەڵام هەیە حەبیتیەکرێ هەیە حەبیتێکی تا ئێستا ناتوێت بەردەستی ئێمە ئەگە حەبی تێبکرێ بە میثانۆل ناوێت بە میثانۆل جازەکە نایخوێنێتەوە سەمرسی لە سادەی نووسیوە ئەی سادەکە ناخوێنێتەوە مەسەن لە سا 4 و 5 خوێنێتەوە ئەو شەشەی تری گەر حەب بێت ئەگەرچی لەسەر بەڵێنی خۆی سەردانی خاوەنی ئەو کارگەیەمان کردکەوە ڕێگەی پێ نادرێ لەبەر نەبوونی مادەی سەرەتایی کار بکە بەڵام وا دیارە نایەوێت لە بەردەم کامێرەکاندا بۆ بینەران ڕاستیەکان بخاتە ڕوو دەیەوێت کارەکەی بباتە وڵاتێکی دیکە زەوشتانە لێ بە هەمان کوالیتی نا تەوزیعاتم هەیە من تەوزیعم هەیە لەگەڵ بەرهەمهێنان لێرێ بەرهەمێنان ئێرە ئەوێتە دەرەبێتە کۆ دووبارە یۆنان هەروازێنن ناین بۆ عێراق لەو سەردانەدا کە وەکو بەرنامەی بنکۆڵ لە مانگی شوباتی ئەم ساڵ بۆ دروستکردنی کۆمەڵێک پرۆگرام بۆ وڵاتی تورکیا ئەنجامماندا زانیاری ئەوەیان پێدام لێرەوە هەندێک جار خواردنەوەی کحولی ساختەکرا و کوالەتی نزم دروست دەکرێت ڕەوانەی هەرێمی کوردستان و چەند شوێنە وڵاتێکی دیکەش دەکرێت ئێرە یەڵۆڤایە لە نزیکی ئیستانبول زانیاریەکان بازرەوە دەکەنکەوە خواردنەوە کحولیەکان لەگەڵ جگەرەوەی کە ساختە دەکرێت ئەوەی کە بە ناڕاستی دەگاتە هەرێمی کوردستان لە نزیکی کەناراوەکانی یەڵۆڤا دەکرێت و لەوێەوە ئەنێرێ بە وڵاتانی دیکە بەتایبەتی هەرێمی کوردستان و عێراقیش بە دوای بابەتەدا زانیاریەکان بەردەوامە بن بۆی بێەوە بوترێت بەڵام دوای هەوڵدانێکی زۆر نەمتوانی نزیکی ئەو باخیرانە ببمەوە کە باسییان دەکردن کەوا گوایە شوێنی ساختەکردن و دروستکردنی هەندێک جۆر خواردنەوەی کحولین ئەگەرچی ناتوانن لە وڵاتەکەی خۆیاندا و خواردنەوانە ساغ بکەنەوە لە گەڕانەوەشماندا سەردانی بازاڕی جگەرەکی سلێمانیمان کرد بۆەوەی بزانین ئایا چەند جۆر جگەرە ساختە دەکرێن و جیاوازی نرخەکان چۆنن ڕاستە لە کوردستانە زۆربەی مارکەکان تەقلید دەکرێت زۆریش هەمووی هەچی جگەرەکان تەقلیدیان کردووە فەرقێکم پێ بڵێ لە بینی ئەسڵ و عادیەکە بخۆ دیار نییە پێوە ینی هەروکو خۆی تەقلید کراوە تەقلید کراوەتەوە فەرقی پێ ناکرێت ئەمە ئەسلیە ئەمە بە 8,000 ئەمە بە 34,000 باریک هەیە قەوی هەیە عادی هەیە ئەسڵ هەیە هەموو ناوعیان هەیە ئارەوەڵا هەیە کۆنتڕۆلیش ناکرێت ناوەڵا ئەی کۆنتڕۆل بە کێ ئەکرێت چۆن ئەکرێت هەموو هەر جگەرەی و هەم هەر تووتنە ئێتر ئەم جارەکەنێت تووتن هیچی نافۆتێت و هەرمێنێتەوە تو خۆش گەرای کێشی زوام کێژای سەنا چی دەکێشە تووتنی پێچراوە ئارەوەڵا من هەر تووتن مەخۆ خۆشم دروستمە کرد خۆم لە لادێ فەلاح بۆ فەلاحەتیمان هەبوو خۆم دروستمە کرد و زۆر جوانیش بەپێی دوایی نامەرەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵانە لە جیهاندا جگەرە بە تەنیا زیاتر لە 8 ملیۆن کەس دەکوژێت بە شێوەیەکی ناڕاستە و خۆش نیوەی مردنە جۆراوجۆرەکانی دیکە لە جیهاندا پەیوەندی بە جگەرەوە هەیە لە جیهانیشدا ڕۆژانە 1.3 بلیۆن کەس بەکارهێنەری جگەرن لە 180 جگەرە کێشەکان دەکەونە وڵاتە هەژارنشینەکان ئەو وڵاتانەی لە ئاستی مامناوەند و خوار مامناوەندن با عێراق و هەرێمی کوردستانیشەوە
ساڵانە 3 ملیۆن کەس بەهۆی خواردنەوە کحولیەکانەوە گیان لەدەزەدەن. یەکێک لە هاوکاری سەرەکی بۆ مردنی گەنجان لە تەمەنی 20 بۆ 39 ساڵان بەهۆی کحولەوەیە کە ڕێژەکە دەکاتە زیاتر لە 13 هۆکارەکانی مردنی گەنجان. لە هەرێمی کوردستاندا دووەم هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ خواردنەوە کحولیەکانە بەڕێوەبەری سەنتەری هۆشیاری تەندروستی سلێمانی. زەنگێکی مەترسیدار بە گوێی هەموواندا دەدات کەوا لە ساڵانی داهاتوودا کێشەی گەورە بریتی دەبێت لە بەرەنگاربوونەوەی تووتن و خواردنەوە کحولیەکان. داوای هەماهنگی نێوان وەزارەتەکان دەکات. لە جیهاندا بە شێوەیەکی گشتی ئێستا استراتیژی بەرەنگاربوونەوەی جگەرە و مادەی هۆشبەر و ئەلکحول هەیە پێکەوە باسەکرێت. مەسەلەن ئەم باسی استراتیژیەکە کە ئەبێ کۆی نەتەوەکان لەسەر ئاستی جیهان کار بکەن وەسە ئاستی وڵاتەکانیان کار بکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم گرفتانە کە بەبێ ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ گرفتەکان بەرەو هەڵقشانە ئەم بەکارهێنەرانی ئەم مادانە بەرەو هەڵقشانە. سەرڕایی زانینی هەموو ئەم ئامارانە هەموو ئەم زیانانە سەرڕایەوەی ئەم هەموو ئاماژە مەترسیە هەیە بەڵام ڕوو لە هەڵقشانە بەکارهێنا بۆیە نابێت ئمە لە تاگلان کاری لەسەر بکرێت بۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی هاتوو باسی استراتیژیەکە استراتیژی بەرەنگاربوونی جگەرە و بەکارهێنانی مادە کحولەکان لە کوردستانە دۆخەکە چۆنە یعنی ئاستی بەرەنگاریەکە چۆن طبعا ئاستی بەرەنگاربەکە ئێمە کوردستان بەراوردکەن بۆ استراتیژی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ئاستی جیهان و بۆ ئاستی وڵاتان دایناوە ئەتوانم بڵم مشکلی زۆر گەورەمانێ. مەسەلەن بەپێی ئەم استراتیژانەی کە هەن گرنگترین استراتیژی بریتە لە چی ئەوەی کە ڕێگری بکەیت لەوەی خەڵکێکی زیاترە مادانە بەکاربهێنێ واتە پرۆگرامی تەوعیەت هەبێ لە قۆناغەکانی خوێندنەوە بە تایبەتی قۆناغی لای خۆمان لەیەکی بنەڕەتیەوە بەدەستێ بکرێت. توێژینەوەمان هەیە ئەڵێ لە هەرێمی کوردستانە زیاد لە 30 ئەوانی کە دەستیان کردەوە بە جگەرە کێشان لە قۆناغی 12 ساڵ تا 14 ساڵ دەستیان پێکردەوە کەواتە بێتۆ فئەی مستهدەف ئەو گروپێک کاری لەسەرەکەی بۆی تەوعیە بێتە لەو ئێریا بێ ئەبێ استراتیژێکمانە بێ بۆی خەڵک گۆشیارکەێنەوە کە ئەوانەی بەکاری نانن بەکاری نێن. ئەمە هەیە لە کوردستانە استراتیژە زۆر ضعیفە یعنی شتێکمان نییە بە ناوی استراتیژی بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی جگەرە و مادە کحولیەکان کە پێویستی بە استراتیژە پەیوەندی بە کۆمەڵە وەزارەتی پەیوەندیداریژێ پەروەردە تەندروستی نەیان کردو. ئەم استراتیژانە کاڵایەک نییە بە باڵای یەک وەزارەتە ئەبێ پێویستی بە هەماهەنگی نێوان سێکتەرەکانی لە شێوەی سێکتەری پەروەردە لە شێوەی وەزارەتی ڕۆشنبیری لە شێوەی وەزارەتی تەندروستی لە شێوەی وەزارەتی ناوخۆ پاشان وەزارەتی ئەو قاف چکە ئەمانە بە پێی ئاین دەرکەوتە کە ڕۆڵێکی زۆر کاریگەریانێت. استراتیژی دووەم ئەو کەسانەی کە توش ئەبن چۆن پلانێکمانە بێ بۆی واز بهێنن لە توشبووان لە ئالوودەبوون بەم گرفتە تا ئێستا لە هەرێمی کوردستانە سنتەرێکی حکومی باوەڕپێکراوی پێشکەوتومان نییە بۆ ئەوەی بە خەڵک بڵێ خەڵکینە کە کاتێک ئێوە مدمین ئەبن بە بەکارهێنانی جگەرە و بەکارهێنانی مادە کحولیەکان ئێمە پرۆگرامێکدانەینێ بۆ ئەوەی ئێوە بتوانن واز بێنن بۆ ئالوودەبووەکان. سێ قەدەغەکردن بە شێوەیەکی کولی بۆ براندینکردن و بۆ ئەعلامکردن و بۆ بانگەشەکردن بۆ ئەم مادانە لە هیچ سەرچاوەیەکی بینرا و بیسترا و خوێنراوە ئەوەش دیسان هیچ استراتیژەکان. چوار هەستەکەن کە هەبێ خەڵی سێم لەسەری وەستە هەستەکان نەجار ڕێکلام و بانگەشە بکرێت. ئێستاشە بڕۆ لە ناو ڕەسیفە گەورەکانی ناو شارە ڕئیسیەکانی ئێمە ڕکلامی کردو ڕکلامەکان بۆ جگەرەیەک ڕکلامەکان بۆ مادەیەک کە بەداخەوانە بە کولیەن ئەبێ مەمنوع بکرێت بۆ علاگە زۆر لە ناو دراما و فیلمێک ڕەنگە ڕاجی دراما فیلمەوانە ئەبێ هەمووی فیلتەر بکرێت هەمووی ئەچێتە ئەو بانگەشەوە. خاڵێکی تری گرنگ مەسائلی تاکس زەڕیبە دەرکەوتووە بە نمونە وەکو جگەرە ئەگەر لە 10 زەریبەی بۆ زیاد بکرێت لە 4 بەکارهێنانی کەمە بنەوە یعنی بۆ مادەی هۆشبەر عین مادە کحولیەکان شت ڕاستە ئەبێ استراتیژێکی واضحمان هەبێت بۆچی بۆ زیادکردنی زەریبە لەسەر ئەم جۆرە بەرهەمانەوە دوایی ئەم زەریبەیە کە زیاد دەکرێت بخێتەوە خزمەتی ئەو استراتیژانەی کە باسمان کرد. ئەو تەکسیە لە سرای سەوزی خۆی هات بۆ ئاسایی یەکسەر خۆی بەودا کێشا ئەو کەسە لەبەرەوەی مادەی سەرخۆشکەری خواردبووە. جگەرە و خواردنەوە کحولیەکان لە دوو سەرەکیترین هۆکارەکانی مردن هەر بۆیە لە دەرەنجامی ئەم جارێ بنکۆڵدا بەمانە گەیشتین. یەک دەبێ باجیان لەسەر زیاد بکرێ. دوو دەبێ هۆیەکانی ڕکلام و بانگەشەکردن بۆیان بە هەموو جۆرە قەدەغە بکرێن. سێ دەبێت لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتەکان هەماهەنگ بن بۆ زیاد نەبوونی ڕێژەی بەکارهێنەرانی جگەرە و خواردنەوە کحولیەکان
4 دەبێت چاودێری تونتری خاڵە سنووریەکان بکرێت لە هاتنی بابەتە بێکواڵەتی و ساختەکان. 5 ڕێخستنەوەی بازاڕی ناوخۆ و کەمکردنەوەی کۆپیکردنی بڕاندە جیهانیەکان.